بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری لە کوردستان بەشی شەشەم. مافەکانی ژنان لە کوردستانی ئازادکراوی ژێر دەسەڵاتی شۆڕژگەڕانەدا سەرجەم هەڵاوواردنەکانی دژ بە ژنان هەڵدەوەشێتەوە و لە پێناو دابینبوونی یەکسانی تەواو لە نێوان ژن و پیا و مافەکانی ژنان لە سەرجەم بوارەکانی ژیانی ئابووری، سیاسی و کۆمەڵایەتی و بنەماڵەدا دەکرێن بە یاسا. مافە کۆمەڵایەتی و سیاسیەکان ژنان و پیاوان دەبێت بە یەکسانی و وەکو یەک مافی هەڵبژاردن و هەڵبژێرانیان لە تەواوی ئۆرگانەکانی یاسادانان، قەزایی و ئیجراییدا لە ئاستی سەرتاسەری و خۆجەییدا پێبدرێت. تەواوی ئەو یاسا و ڕێسایانەی کە ئازادی ژنان بۆ چۆنیەتی لە بەرکردنی جلوبەر بەرتەسک دەکاتەوە لە چەشنی یاسای حیجابی زۆرەملێ هەڵدەوەشێنەوە. هەر جۆرە ڕێ و شوێنێکی پەیوەندیدار بە جیاکردنەوەی ژنان و پیاوان لە کۆڕ و کۆبوونەوەکان، قوتابخانە و زانستگەکان، ناوەندەکان و ئامرازی هاتوچۆی گشتی هەڵدەوەشێتەوە. هەر جۆرە هەڵاوردنێک بە پێی ڕێگەز لە بواری پەروەردە و بارهێنان هەڵدەوەشێتەوە. پۆلەکانی وانێ و قوتابخانەکان لە هەموو قۆناغەکانی خوێندندا دەبێت تێکەڵاو بن. ژنان مافی خۆیانە کە لە سەرجەم بەشەکانی وەرزشی، هونەری و زانستیدا بەشداربن و دەبێت تەواوی ئیمکاناتیان لەم پەیوەندیەدا بۆ دابین بکرێت. ژنان دەبێت لەژێر گوشاری کاری ماڵ ڕزگاریان بێ و ئاسانکاری بۆ بەشداری ئەوان لە ژیانی کۆمەڵایەتیدا بکرێ و بۆ ئەو مەبەستە دامەزراوەی خزمەتگوزاری تایبەت لە چەشنی دایەنگا، شوێنی حەوانەوەی مناڵان، جلشۆر و هیتر لە گەڕەکەکاندا دابدرێ و بە خۆڕایی لە خزمەتی گشتی دابن. مافە ئابووریەکان یەکسانی تەواوی نێوان ژن و پیا و لە کار و پیشە، پێدانی حەقدەستی وەکو یەک بۆ کاری وەکو یەک بە ژنان و پیاوان، بیمەی کۆمەڵایەتی یەکسان بۆ ژنان و پیاوان، پێدانی مافی 2 ڕۆژ پشووی مانگانە بۆ ئەو ژنانەی کار دەکەن، قەدەغەبوونی پێ ئەسپاردنی هەر جۆرە کارێکی قورس و مەترسیدار بە ژنانی دووگیان، قەدەغەبوونی دەرکردنی ژنانی دووگیان بە هەربیان یەک، خۆپاراستن لە دامەزراندنی ژنانی دووگیان و منداڵەبەر بە نایاسایی دادەندرێ و بە تاوان دەژمێردرێ. قەدەغەبوونی ڕاگەیاندنی ڕەگەز لە بڵاوکراوە و بانگەوازەکانی دامەزراندن و خوێندندا، مەگەر لە هێندێک بواری تایبەت و پێویستدا کە یاسا دیاری دەکات. کەڵک وەرگرتن لە 6 مانگ پشودان بۆ سەردەمی دووگیانی و ساڵێک مڕەخەسی بۆ چاوەدێریکردنی کۆرپەڵە بەڕێکەوتن لەگەڵ سەرپەرستەکانیان کەڵکی لێ وەردەگیرێت. مافەکانی ژنان لە بنەماڵەدا ئازادی لە هاوسەرگیریدا و هەڵبژاردنی هاوسەر، قەدەغەبوونی هەر جۆرە سات و سەودایەک لە چەشنی شیربایی، مارەیی، جیاز و هیتر لە کاری هاوسەرگیریدا، بەڕەسمی ناسینی هاوسەرگیری لە ڕێگای تۆمارکردنی لە ناوەندەکانی دەوڵەتیدا، قەدەغەبوونی سیغە و چەند هاوسەری، یەکسانی مافی ژن و پیا و لە جیابوونەوە و سەرپەرستی منداڵان، قەدەغەبوونی هاوسەرگیری بۆ ژنان و پیاوانی خوارتر لە تەمەنی 18 ساڵ، ئەو کەس و ناوەندە مەزهەبیانەی کە کەسانی خوار تەمەنی 18 ساڵ مارەی شەرعی دەکەن تاوانبار دەژمێردرێن. قەدەغەبوونی پەیوەندی جنسی کەسانی سەر و تەمەن 18 ساڵ لەگەڵ کچان و کوڕانی خوار تەمەن 16 ساڵ. ژن و پیاو لە بەرانبەر یەکتردا و هەروەها لە بەرانبەر مناڵ و سەرجەم لایەنەکانی ژیانی هاوبەشدا بەبێ ماف و بەرپرسیارەتی یەکسانیان هەبێ. شوێنی ژیان دەبێ بە ڕێکەوتنی هاوبەشی هەردوو لایەن هەڵبژێردرێ. یاسایەک کە تەنیا مافی پیاوان بۆ داریکردنی شوێنی نیشتەجێبوون بەڕەسمی دەناسێ دەبێ هەڵوەشێتەوە. مافی ژنان بۆ کارکردن و سەفەر نابێ ببەسترێتەوە بە پیاو و لە دەستی پیاودا بێ. تەواوی ئەو یاسا شەرع و عورفیانەی کە لەژێر ناوی بەرگری لە ناموس سزای سەرجنایەتکارانی دژ بە ژن کەم دەکاتەوە.
دەبێ هەڵوەشێنەوە بۆ تاوان و ئەو جنایەتانەی کا لەلایەن باوک، برا، مێردیان هەر کەسێکی تر دژ بە ژنان لەژێر ناوی بەرگری لە ناموس و شتی لەم چەشنە سزای قورس دیاری دەکرێت. هەر جۆرە کردەوەیەکی توندوتی ژیانە دژ بە ژن لە بنەماڵەدا بە تاوان دەژمێردرێ و دەبێ یاسا لێی بکۆڵێتەوە. هەر جۆرە هەڵاوەردن و نایەکسانیەکی نێوان ژن و پیا و لە یاسای تایبەت بە میرات، دابەشکردنی دارایی و ماڵ و ئیمتیازاتی یاسای پیاوان و پشتاوپشتی باوکێتی سەبارەت بە مەسەلەی چاودێری و سەرپەرستیدا هەڵدەوەشێتەوە. ژنان و پیاوان دەبێ وەکو یەک مافی جیابوونەوە و تەلاقیان هەبێت. لە کاتێکدا دوو لایەن چ ژن و چ پیا و مەیلیان بە جیابوونەوە هەبێ، یاسا دەبێ جیایی ئەوان بەڕەسمی بناسێت. مافی دایکایەتی دەبێت سەربەخۆ و جیا لە هاوسەرەتی بەڕەسمی بناسرێت. ئەو ژنانەی کە بەبێ هاوسەرگیری منداڵیان دەبێت سەرجەم مافە فەردی و کۆمەڵایەتیەکانی دایکایەتیان بۆ دابین بکرێت. منداڵەکانیشیان دەبێت سەرجەم یاسا کۆمەڵایەتیەکان بیانگرێتەوە. پەیوەندی تایبەتی ژن و پیا و جێگای ڕێزە و دەبێت لە هەر جۆرە دەستدرێژیکردنێک پارێزراو بێت. دەستێوەردان لە ژیانی تایبەتی ژن و پیا و لەلایەن هەر کەسێک و ناوەندەکانی دەوڵەتیەوە بە تەواوی قەدەغەیە. لەباربردن کۆمەڵگای سەرمایەداری تەنیا دوو ڕێگای لە بەردەم ئەو ژنانە داناوە کا لەسەر ویستی خۆیان دووگیان نابن: لەناوبردنی کۆرپەڵە و یان چوونە ژێرباری هەلومەرجی دژواری دەرونی، ئابووری و کۆمەڵایەتی لە کاتێکدا ئەگەر بیان هەوێ کۆرپەڵەکە بپارێزن. هەژاری و دەستەنگی بۆ دابینکردنی ئابووری منداڵان کۆمەڵێک کۆسبوو تەگەرەی واقعی و عەمەلی کە بەهۆی هەبوونی منداڵ و چاوەدێری و پەروەردەکردنی لەسەر ڕێگای بەشداری ژنان لە ژیانی کۆمەڵایەتی و ئابووریدا دروست دەبێ و هەروەها گیر و گرفتێکی کۆمەڵایەتی کە بەهۆی هەبوونی منداڵ بۆ ژنانی بێهاوسەر یان سەڵت پێک دێت. دەبێتە هۆی ئەوەی کە زۆربەی ژنان خوازیاری کۆتایی هاتنی سپڕی خۆیان ببن. ئەگەر ئەم کارە نایاسایی بێ، ژنانی منداڵ لەبەر هەنا بۆ لەباربردنی کۆرپە بەهۆی کەسانی ناشارەزا و لەژێر هەلومەرجی دوور لا تەندروستی و بە هەزینەیەکی زۆرەوە دەبن. بە سەرنجدان بەم ڕاستیە دەبێ مافی لەباربردنی کۆرپەڵە لە کاتێکدا مەترسی گیانی بۆ ژن بەدواوە نەبێ و تەمەنی کۆرپەڵە زیاتر لە 16 حوتو نەبێ بۆ هەموو ژنان بەڕەسمی بناسرێ و لەباربردن تەنیا لە دەستی ژنەیەدایە و هیچ کەس و لایەنێک مافی ئەوەی نییە. کاری لەباربردنی کۆرپەڵە دەبێ لا نەخۆشخانەکان و کلینیکەکان و لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕ و بە خۆڕایی بکرێت. کەسانێک کە بەبێ شارەزایی پێویست ئەم کارە دەکەن بە تاوانبار دەژمێردرێن و یاسا دەبێ پێوژوێنی بگرێت. فەحشا یەکێک لە شێوازەکانی ستەمە کا لە کۆمەڵگای سەرمایەداریدا بەسەر ژناندا دەسەپێندرێ و خەبات لە دژی فەحشا بۆ گەڕاندنەوەی کەسایەتی ئینسانی ژن لە کۆمەڵگا کارێکی بنەڕەتی و حەیاتیە. هەژاری و دابین نەبوونی بواری کۆمەڵایەتی و ئاستەنگە یاسایی و عەمەلیەکان کە لەسەر ڕێگای کاری ژنان و سەربەخۆی ماڵی ئەوان لە ئارادایە، هەروەها هەبوونی فەرهەنگ و نەریت و ڕەوشتی پیا و مەزنانە لە هۆکارەکانی خوڵقاندن، پاراستن و پەرەبگرتنی فەحشا لە کۆمەڵگای ئەمڕۆدایە. دەمارگرژی و بارهێنانە مەزهەبیەکان هەروەک ئەزموونی حکوومەتی ئیسلامی لە ئێران نیشانی داوە بە بەهێزکردنی نظامی پیا و مەزنی و سەقامگیرکردنی باری ژێردەستەی ژن، خۆی ئەمە بۆتە هۆی پەرەگرتنی فەحشا لە کۆمەڵگادا. لە ناوبردنی فەحشا لە گرەوی خەبات لە دژی هەموو ئەو هۆکارانەدایە کە ئاماژەی پێکرا. هەروەها بۆ بەگژدا چوونەوەی فەحشا ئەم کارە بە پەلانە پێویستن. ئەرکی دەوڵەتە کە قوربانیەکانی دەستی فەحشا
لە بواری ئابووریەوە دابین بکات و ئیمکاناتی پەروەردەیی و هەلومەرجی پەیداکردنی کار و پیشەی گونجاویان بۆ چەرخان بکرات. هەڵخڕێنەران و پەرەپێدەرانی فەحشا دەبێت لەلایەن یاساوە لەیان بکۆڵدرێتەوە و سزا بدرێن کە بە بەندی هەمیشەی محکوم دەکرێن دیاری دەکرێت.